هەرێمی کوردستان بۆشایی یاسایی هەبوو لە بواری بەرەنگاربوونەوە و ڕێگریکردنی بە قاچاقبردنی نەوت لە هەرێمی کوردستاندا، چونکە بەڕاستی لە پێشووتردا چەندین حاڵەتی کۆنکردن و کونکردنی بۆری نەوت و دزینی تانکەر و ئەم ڕێگانە هەبووە کە بۆەوەی هەبووە بۆ ئەم چارەسەری ئەم کێشەیە بۆی بتوانین داهاتی ئەم وڵاتەوە نەوت و سامانی ئەم وڵاتە بە ڕێگەیەکی ئاشکراوە بە شێوازێک بێت کە لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی سامانە سروشتەکانەوە بێت بتوانرێت ئەم داهاتی بچێتەوە خەزێنەی دەوڵەتەوە بتوانێت بۆ هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان بەکاربێنێ. ئەوەی گرنگە کە ڕێگریەکی جدی کرا و ئەم پرۆژە یاسایە دوایەوەی کە لە خولی پێشوودا فراکسیۆنی یەکێتی پێشکەشی کرد و دواتر لیژنەی تایبەتمەند ڕاستاندنی بۆ کرد لەگەڵ لیژنەی سامانە سروشتەکان و لیژنەی یاسایی دواتر بوو بە یاسایە کە بۆ هەموو فراکسیۆنەکان هەم فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان، فراکسیۆنی پارتی گۆڕان و لایەنەکانی تر پشتیوان بوون پێکەوە داڕشتنەوەیکی تاو بۆ ئەم پرۆژە یاسا کرا و تایدا خۆشحاڵین بەوەی کە ئێمە دەتوانین لەم ڕێگایەوە ڕێگری بکرێت لە بە قاچاقبردن و دزینی نەوت بە هەر ڕێگایەکە لە هەرێمی کوردستانەوە کراوە. بەڵێ ئەوەی کە لەم یاسایەدا و ئێستا ئەمڕۆ دەنگدانی لەسەر کرا ئەو کەسانی کە هاوبەشن یان ئەو کارە دەکەن 5 ساڵ لە 5 ساڵ کەمتر نەبێ و لە 10 ساڵ زیاتر نەبێ و ئەو کەسێکی هەواڵدەرە لە سەدا لە 4 ئەوەندەی نرخی خەڵمێنرا و لەگەڵ لە سەدا 25 ئەو داهاتن دەکات بەڵام بە شێوەیەک بێت کە لە 15 ملیۆن دینار زیاتر نەبێت.